به نام خدای گەورە مێرەبان بەڕێزان زۆر بەخێر بن. خوشحالم کە پێوە ئامادەن و لەم سەفەرەکە ئێمە هاتووین ئەم ساڵ بۆ کۆربەندی ئابووری داڤۆس. چەندین تەوەر هەبوو کە قسەی لەسەر بکەین. تەوەری یەکەم ئەوە بووە کە ئێمە بین پەیوەندیە بازرگانی و ئابووریەکانی هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتانی دنیا و لەگەڵ کۆمپانیەکانی جیهان باشتر بکەین و دەرگای زیاتر بۆ وەبەرهێنان لە کوردستان بکەینەوە، پەیوەندی بینی کەرتی تایبەت و کۆمپانیا بازرگانیەکانی جیهان دروست بکەین. تەوەری دووهەمیشەوە بووە کە دوای ئەو ڕووداوە ناخۆشانەی کە لە ڕۆژاوا سەریان هەڵدا، ئێمە تەرکیزێکی زۆرمان کردە سەرەوەی کە پشتیوانی نێودەوڵەتی پەیدا بکەین بۆ ئەوەی کە کۆتایی بە شەڕ و پێکدادان بێەوە ئەو هێرشە ناڕەوایی کە دەکرێتە سەر خەڵکی کورد لە ڕۆژاوای کوردستان بوەستێت. هەوڵێکی زۆرماندا لەگەڵ سەرکردەکانی جیهانم بابەتەمان زۆر بە وردی تاوتوێ کرد و قسەی جدیمان لەسەر کردووە و هیوادارم ئەنجامی هەبێت و ئینشاءڵڵا بەرەو کۆتایی شەڕ و سەقامگیری و ئاشتی بڕوە. دەست خۆش سەرەتا منەمەیە کاک مەسرور بڵێم ماندوونە بن زۆر هیلاک و نازانم ئێستا ئەم چەند ڕۆژە ئێوە دەنگ و ڕەنگی تەواوی خەڵکی کوردستان بوون، هەر چوار پارچەی کوردستان. ئەم چەند ڕۆژە ئێوە دیدارتان زۆر بوو لەگەڵ سەرکردەکان وەکو جەنابی شداگەدار ئامادەت پێدا، لەگەڵ زۆربەی سەرکردەکانی ژیان دیدارتانە بووە و مەسەلەی گرنگ سووریا بوو. بەچی گەیشتون، چۆن دەتوانن ئێستا پارێزگاری لە ڕۆژئاوا بکەن و چۆن هاوکاری ڕۆژئاواش بکەن لە هەمان کات؟ ئەوەی ئێمە توانیمانەوە بیکەینەوەیە کە هەم سوورەتی کە لەسەر ئەرزی واقع هەیە، ئەوەی کە دەگوزارێ لە کوردستان بە ئەو سەرکردانە و ئەو بەرپرسانە بڵێن کە چی هەیە و لە لایەکی تریشەوە هەوڵی جدی بدەین بۆ ئەوەی هەموو لایەک پشتیوانیەوە بکەن ئاشتی بەرقەراو بێ و ئەو شەڕ ئیتر بەرەو کۆتایی بڕوە. بە تایبەتی ئێستا کە قەلەقێکی زۆر هەیە، ترسێکی زۆر هەیە لە ناو خەڵکی کوردستانە، هیوادارین کە ئەو قەلەقە ئیتر نەمێنێت و بەرەو ڕێککەوتنێکی وا بڕوا کە ئاشتی بەرقەرار بێت لە ئەنجامدا. ئەمە هەدەفی ئەسلی ئێمە بوو، هەرچەندە ئێمە بۆ بابەتێکی ئابووری هاتین، بەڵام ئەمە بوو بە بابەتی سەرەکی لە قسە و گفتوگۆکانمان لەگەڵ ئەو بەرپرس و سەرکردانەی کە دیدارمان کرد لەگەڵ وەزیران هەر لەسەر هەمان پرس ئەگەر هات و ئاگر بە سەرناگر لە ڕۆژاوای کوردستان هیچ هەوڵێکەیە بۆ درێژکردنەوە؟ ئەوەی من بیستم ئەمڕۆ کۆبوونەوەی کراوە لە هەولێر لە بینی بەڕێز مەزلوم عەبدی و بەڕێز تۆمبەراک لە هەولێرم کۆبوونەوەی کراوە و ئەوەی من تا ئێستا زانیومە تەقریبان گەیشتون بەو ڕێککەوتنەی کە ئاگربەست بەردەوام بێ و فرسەتێک بدەن بەوەی کە بگەن بە تێگەیشتنێکی دوولایەنە تاکو فرسەت بەوە بدرێ بەشکەم ئاشتی و سەقامگیری بەرقەرار بێت. هیوادارین شەڕ دووبارە نەبێتەوە. ئەی سەبارەت بە لێدوانی کۆمەڵگەنەوەتیات خۆدڕایی ئەوانسی دەڕێن لە کۆبوونەوەکان لەگەڵ بەڕێستا سەبارەت بەمباردۆخی سووریا کوردانی ڕۆژاوا؟ هیچ کەسێک لەگەڵ شەڕ نییە، هەر کەسێک ئێمە قسەمان لەگەڵ یان کرد بێ باسیەوە دەکەن کە ئەبێ کۆتایی بە شەڕ بێ و بەڵام ئەمەش ڕێگەی خۆی هەیە، بە تایبەتی ئەوەی کە ئێستا گرنگە ئاگربەست ڕابگەیەندرێ و چیتر ئەو فشارە دەرونیە لەسەر خەڵکی کوردستان نەمێنێت. ئیتر ئەگەر فرسەتی زیاتری قسەکردن و دایۆلۆگ هەبێ هیوادارین ئەنجامی باش. ئەی سەبارەت بە بابەتە سەرەکیەکە ئابووری چەندین ساڵە با بڵین 3 ساڵی لەسەریە کە سەرمایهداران دەهێنن بۆ داڤۆس و بەشداریان پێ دەکەن لە پرۆسەی حکومڕانی بە دیاریکراوی کەرتی تایبەت و حکوومەت بەیەکەوە سیاسەتی ئابووری دابڕێژن. ئەمە لە چیوە سەرچاوە دەگرێت و ئامانجی کوردستان بەرەوکوێ؟ خۆی ئێمە لەو باوەڕەدان کە ئەگەر بژانەوەی ئابووری لە وڵاتێکدا هەبێ سەقامگیری سیاسی و ئەمنی زیاتر بەرقەرار دەبێت. بۆیش ویستم بازرگانەکانی ئێمە سەرمایهدارەکانی کوردستان بەشدار بن لە داڕشتنی سیاسەتی ئابووری و بەشدار بن لەو چالاکیانەی کە ئێمە لە ئاستی نێودەوڵەتیدا دەکەین. بۆیە ئەمە بۆ سێمین ساڵە لێرە ماڵی کوردستان دەکەینەوە و ئەم جارە زیاتر لە 20 بازرگان و بەرهێنەری گەورەی کوردستان لەگەڵمان بەشدار بوون. لێرە خۆشیان دیداری تایبەتی خۆیان لەگەڵ کۆمپانیەکان هەبووە و هیوادارم ئەمەش ببێ بە ئەنجامێکی باشتر بۆ کرانەوەی کوردستان بەڕووی بازرگانی و ئابووری جیهان. جنابی سەرۆکوەزیران شتم تێبینی کردووە لە دیدگای بەڕێستان بە تایبەتی بەشداری پێکردنی کەرتی تایبەت لە حکومڕانی ئەوەی کە هەیە بێگومان ئەو کۆمپانیانی کەوا لێرەن جنابتان لە کابینەی نوێم هەیدەکەتان تایبەت کردو بە سێکتەرێک، ئەمیان بۆ کشتتوکاڵ، ئەمیان بۆ ئاودێری، ئەمیان بۆ ڕێگاوبان، ئەمیان بۆ عقارات، شتێکی ناوازەیە ئەمە لە کوردستان نەبووە. ئەمە بەردەوام دەبێت؟ لەمە لە سەرخودی بازرگانەکان دەمێنێت، سەرمایهدارەکان ئەوانەی کە کۆمپانیەکانیان هەیە خۆیان ویستیان چییە لە چ بوارێک لە چ کارتێک دەیانەوێ
کار بکەن و پەرەی پێ بدەن ئێمە وەکو حکوومەت زیاتر پاڵپشتیان دەکەین. جنابی سەرۆک زێران بۆ بورە بس سؤال حاليا كان في لقاء جمع جنرال مظلوم عبدي مع المبعوث الامريكي توم براك، ايضا كان لقاء هناك بين رئيس نيجيرفان برزاني ومظلوم عبدي في اربيل. هنالك وقف اطلاق النار، المهله تنتهي يوم السبت القادم. برايك ما هو الدور الذي من الممكن ان يلعبه اقليم كردستان للحد من الانزلاق الى حرب والتهدئه، فضلا بان هنالك اتصالات دائمه بين الرئيس مسعود برزاني والرئيس السوري احمد الشرع، وما هي رسالتكم الى الكرد في كردستان سوريا؟ جنابی سەرۆک بارزانانی هەر لە ڕۆژی یەکەمەوە هەوڵێکی جددی داوە بۆ ڕاگررتنی شار و لەگەڵ هەموو لایەنێکیش قسەی کردووە میوانداری بەڕێز مەزلۆم عەبدی کرد لەگەڵ بەڕێز تۆمبارەک بۆەوەی بێن بۆ هەولێر و بگەن بە ئەنجامێک بۆ ئەوەی ڕێگری لە شارەکە بکرێ. دواتر لە چەندین گفتوگوی تەلەفۆنی لەگەڵ بەڕێز ئەحمەد شارە سەرۆک کۆماری سووریاش قسەی کردووە، هەروەها داوای لێ کردووە کە کۆتایی بە شەڕ بێ و ئەوانیش بەڵێنی ئەوەیان داوە کە کەسیان لەگەڵ شارنین و دایانەوێ شار بەرەو کۆتایی بڕوە، بەڵام ئەبێ ڕێکەوتنێکیش بکرێت کە لەلاەن هەردوو لایەوە جێگەی ڕێز و قبولکردن بێ. جەنابی سەرۆک ئێستاش لە ئیتالیا دیسان هەر لەوێژ هەموو تەرکیزی لەسەرەوە بووە کە پەیامەکانی بە دنیا بگەینێت کە ئەبێ ئەم شەڕە بەرەو کۆتایی بڕوە و ئینشاءالله بەرەو کۆتاییش دەڕوە. دیدارەکانی کە ئەمڕۆ لە هەولێریش ڕوویاندا دیسان هەر بۆ ئەوە بووە کە دەرفەتێکی زیاتر بدرێ بۆ ئەوەی ئاگر بەس بەردەوام بێ و بگەن بە ڕێکەوتنێک تاکو و ئاشتی و سەقامگیری ببێتە شوێنگرەوەی شەڕ و پێکدادا. پرسیارەکە دی جنابی سەرۆک وەزیران سوربەی هاوڵاتیان هەرێما کوردستان چاوەڕێی هەندێک و کابینا دەهێبێتە دامەزراندن گەهشتنە چ پێشنیارێکی ئەوانکو لە هەفاتنێکی دیگە لایەنێندیان سیاسیان هەرێما کوردستانە. پارتی هەل ڕۆژە ئێکێ یا ئامادە بێ بۆ ئەندی حکوومەت بێتە پێکینان بەس لەسەر بنەمای ڕێزگرتنێ ئەنجامێت هەڵبژاردنە. پارتی لەسەر ڕەیا خویا بەردەوامە و لازمە ڕێز لە ڕەیا خەڵکی کوردستانە بێتە گرتن. دەستخۆش زۆر سپاسای آخر شت کە دەمێ بڵێم ئەوەیە کە دوای چەندین ساڵ کە هەوڵێکی جددیماندا دەستگای خێرخوازی بارزانانی بپەڕێتەوە بۆ ڕۆژاوای کوردستان، دوێنێ توانیان کاروانی هاوکاری بۆ ڕۆژاوای کوردستان ببن و بەردەوامیشن لە هاوکاریکردن و ئەوەی پێمان بکرێ ئەنجامی دەدەین و ئینشاءالله نایڵێن خوشک و براکانمان بە تەنیا بمێنن.